طبيعي سارانا بەهۆی بارینی بەفرێکی زۆر لە ناوچەی حەسەنبەگ بە تایبەتی چای حەسەنبەگ و چای کۆڕەک و هەر سنووری سۆران بەعام سنوورێکی گەشتیاریە بەڵام بەهۆی بوونی ڕێگاوبانی سەخت و ڕێگاکان هەندە ئاسان نینە بۆیە بە ئاسانی گەشتیارەکان ناتوانن بێنە سەردانی ئەو ناوچەیە بکەن. سنووری سۆران هەلکەوتەی سنووری سۆران بەخۆی هەلکەوتەکی گەشتیاریە، یعنی ئەگەر تەماشای بکەن کە داخلی سنووری سۆرانە بە هەموو ناوچەکانی گەشتیارینە هەر لە منتیقەی سیدەکان و ناوچە حاجەمەر. ئاگەشتی زستانە جیاوازیەکەی ئەوەیە هەم کەش و هەواکەی لە بارە لە خۆشە بەفر ئەباری هەمیش ئەگەر بەراورد بکەین لەگەر هاوین بە حکمی ئەوەی گەرمای زۆرە گەرمایکی بەتینی هەیە خەرک زۆر ناتوانین بێتە دەرەوە ئەگەر بشێنە دەرێ ئەو منتیقانەیە کە دێن زیاتر ئەو ناوچانە نەکەوە فێنکن بەڵام لە زستانە هەر تەبیعاتی زستانەی بەخۆ هەموو شوێنە ینی گەشتیاری پێوە دیارە. سەرەتا بە خێراتنی کەناڵی پەیام دەکەم ئازیێتان کێشە بەڕاستی کە شۆوایەکەی ئێستا زۆر ساردە بەس ڕۆژەکە خۆشی کردیە و خۆم لە هەولێرەوە ڕاهاتووم خەڵکی بیانیشی زۆر لێە عەرەبی لێیە هیوای تێدایە لە ئەوروپای ڕاهاتیە بەس ئەوەی مشکلەیە ڕێەکەی زۆر ناخۆشە ینی هەموو سارێک ناتوانین دەستیەگە بکرێ لە هاوینێ تۆزەشکەی بەریکە زۆر باشە چکە ئێرە جێکی زۆر سیاییە هەتا درنگان هەتا وەختەکی زۆر بەفر دەبینێتەوە لێرە ئەو پێشنیارم ئەگە بکەین ناوحکومەتی زۆر باشە جادەکەمە تۆزێک لۆ گەورەکەن چکە تا ئێستا سێ سارە چا سارەمان دەرهینایە هەموو ئاسێ بووینە. سەرەتا خێراتنا کاناڵە پەیامت کەین گەشتێکە زستانێ وەکی جەوێکی حەسەنبەگ زۆزکە هەندرێنە ئەو جیانە بەفرێکی یەکجار زۆر لێ تێت وەکی ناوچە دینینن حەسەنبەگ تازە یعنی بوویتە شوێنێکی گەشتیاری ئەلحەمدوللە خەلکێکی زۆر ڕووی لە ناوچەی حەسەنبەگت کرد لە ڕووی ڕێگەبانش باشە خراپ نییە لە ڕووی ئەمنیەت زۆر باشە وەکی هەندە ناوچە دینینن زۆربەی ناوچەی هەی ئەلغەمن یان جادێتوە یان لە هەندێک ئاستادا بۆ گەشتیاری نابێت بەس حەسەنبەگ ناوچەیەکی زۆر باشە بۆ ڕووی گەشتیاریوە ئەلحەمدوللە شکر هەتا نوکەش چ مشکلە و چ کێشە نەبوونە. وەڵڵاهی لە ڕووی گەشتیاری و بەفرەوە هیچ مشکلەیەکی نییە ئەلحەمدوللە شکر بەفرێکا خۆش لێتێت بەفرێکا باش لێتێت بەفراوی زۆرت مینیتن تایبەت بوو هاوین و ئەو وەختانەش ئەس بم دل من و تەدەن دیارە شتەکە دێ قەومین عزیزم ممنون خێرات. السلام عليكم حبايب. اليوم من محافظة أربيل من إقليم كردستان محافظة أربيل نحيي كل عوائلنا العرب والأكراد ونهني بهم بقدومهم إلى جبل حسن علي بيك. طبعا الأجواء هناك كلش حلوة. أنا شخصيا من محافظة صلاح الدين مدينة تكريت. أهلا وسهلا بكم بكل العرب والأكراد. طبعا هنا الملقى مال الأكراد بالعامية احنا نقولها الملقى مالتهم جدا راقي وأخلاقهم جدا راقية وحقيقة يعني شفنا أجواء تختلف عن اللي كنا راسميها وعن الصورة اللي موضحة. كذلك الأجواء أجواء الثلج. حبايبي تعنوا وانسوا عوائلكم. يعني حقيقة يعني خلينا نقول إنه أهاليتنا مختنقين طلعهم ونونسهم هنا هاي الأجواء الحلوة الراقية زين ونحييكم وأهلا وسهلا بكم.